وشە و ڕستەی تایبەت بە جلکڕین و بازاڕکردن. دنبالێ میگردم، دنبالێ میگردم، بەدوای دەگەڕێم. قیمەتش چەندێ؟ قیمەتش چەندێ؟ نرخی بە چەنە؟ از اینا نداریم، از اینا نداریم، لەمەمان نییە. این یکی چطور؟ این یکی چطور؟ ئەی ئەمەیان چه رنگی میخوای؟ چه رنگی میخوای؟ چه ڕەنگێکت ئەوێت؟ چه سایزی میخواید؟ چه سایزی میخواید؟ چه سایزێکتان ئەوێت؟ میشه برام کادوش کنید؟ میشه برام کادوش کنید؟ ئەکرێت بیکەن بە دیاری بۆم؟ یەکی بخەر و یەکی ڕایگان ببەر، یەکی بخەر و یەکی ڕایگان ببەر، یەکێک بکڕە و یەکێک بە خۆڕایی ببە. رنگهای دیگه اینو هم دارید؟ رنگهای دیگه اینو هم دارید؟ ڕەنگەکانی تری ئەمەتان هەیە؟ خودتون هم خیاطی دارید؟ خودتون هم خیاطی دارید؟ خۆتانیش بەرگ دروتان هەیە؟ میخواستم اینو برگردونم، میخواستم اینو برگردونم، ویستم ئەمە بگەڕێنمەوە. چیز ئەرزوونتر دارین؟ چیز ئەرزوونتر دارین؟ شتی هەرزانترتان هەیە؟ سایز بزرگتر اینو دارین؟ سایز بزرگتر اینو دارین؟ سایزی گەورەتری ئەمەتان هەیە؟ اتاق پرو کجاست؟ اتاق پرو کجاست؟ ژووری خۆگۆڕین لەکوێیە؟ جنسش چییە؟ جنسش چییە؟ لە چی دروست کراوە؟ این خیلی گشاده، این خیلی گشاده، ئەمە زۆر گەورەیە. این خیلی تنگه، این خیلی تنگه، ئەمە زۆر تەسکە. ئەندازەم نیست، ئەندازەم نیست، بۆ بەری من نابێ. میشه پولمو پس بدین؟ میشه پولمو پس بدین؟ ئەکرێ پارەکەم بگەڕێننەوە؟ میخوام سایز اینو عوض کنم، میخوام سایز اینو عوض کنم، ئەمەوێ سایزی ئەمە بگۆڕم. کەفش پاشنەدار، کەفش پاشنەدار، پێڵاوی بنبەرز. دامن، دامن، تەنورە. 50% تەخفیف، 50% تەخفیف، 50% دەشکەن. تمام اجناس ما ضمانت دارن، تمام اجناس ما ضمانت دارن، هەموو شتەکانی ئێمە گەرنتیان هەیە. چقدر پرداخت کنم؟ چقدر پرداخت کنم؟ چەندە پارە بدەم؟ پوشاک مردانه کجاست؟ پوشاک مردانه کجاست؟ جلوبەرگی پیاوانە لەکوێیە؟ قیمت حراجی، قیمت حراجی، نرخی هەرزانکراو. تەخفیف، تەخفیف، دەشکەن. امتحان کردن، امتحان کردن، تاقیکردنەوە. عوض کردن، عوض کردن، گۆڕین. پس دادن، پس دادن، گەڕاندنەوە. پول خرد ندارم، پول خرد ندارم، پارەی وردم پێ نییە.
میتونم اینو پرو کنم میتونم اینو پرو کنم ئەتوانم ئەمە تاقی بکەمەوە تکایە دەست لەسەر زەنگۆڵەکە دابگرە و سەبسکرایبم بکە بە هیوای سوودبینین